بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست 29 ساڵ تێپەر دەبێت بەسەر ڕاپەرینی خەڵکی کوردستان دژی ڕژێمی بەعس ساڵیادی ڕاپەرین لە کاتێکدا ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان بە دۆخێکی سەردا تێپەر دەبێت و هاوڵاتیان لە دەسەڵاتدارانی هەرێم نیگەران و دوای 29 ساڵیش نەتوانراوە بە تەواوەتی خزمەتگوزاری سەرەتاییەکان بۆ هاوڵاتیان دابین بکرێت. بەمیان دەرێک لە بەڕێزان مامۆستا عەبدوڕەحمان عەبدوڕەحیم پێشمەرگەی دێرینی ڕابوونی ئیسلامی لە سودۆی سەرکی، هەروەها لە ڕانیەوە دکتۆر ڕزگار قادر بەرپرسی مەڵبەندی ڕانی کۆمەڵی ئیسلامی تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. لە 29هەمین ساڵیادی ڕاپەڕیندا جیاواز لە ساڵانی ڕابردوو بۆ پابەندبوون بە ڕێنمایەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا هیچ چالاکیەک بەڕێوە نەچوو. قایمی ڕانیا داوای لێبوردنی لا کەسوکاری شەهیدان کرد کە نەیانتوانیوە چالاکی شایستە ئەنجام بدەن و ڕاشی گەیان. دەڤەری ڕاپەڕین پێویستی بە خزمەتگوزاری زیاتر هەیە و پێویستە حکوومەت زیاتر گرنگی بدات بە دەڤەری ڕاپەڕین. داوا لە حکوومەتەکەمان دەکەین کە لایەکی تایبەت لەم سنوورە بکاتەوە. چەندین پرۆژەی گرنگ و استراتیژی ماون کە چەند ساڵێکە تەواو نەکراون کە ئەوە داواکاری ئێمە و کەسوکاری سەربەرزی شەهیدان و تەواوی خەڵکی سنوورەکەیە. لە ڕاپەڕینی 1991 دوای جەماوەر بەشێک لە هێزە سیاسیە چەکدارەکانی ئەو کات لە ڕاپەڕین دەورێکی کاریگەریان بینی. پێشمەرگەکانی بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتیش کە تاکە هێزی ئیسلامی چەکداری دژ بە ڕژێمی بەعز بوون ڕۆڵێکی دیار و بەرچاویان لە سەرخستنی ڕاپەڕینەکەدا هەبوو. جەماوەر لە ڕانیە ڕاپەڕی و دەستپێشی خاڵی وەرسەرخانی مێژووی بوو لە دیکتاتۆریەت و بەرەو ڕزگاری و ئازادی خاچی کوردستان و جەماوەری کوردستان. دیارە ئیسلامیەکانیش لە کوردستاندا پشکی شێریان بەردەکەوێت هەم لە داڕشتنی بەرنامەی ڕاپەڕین لەلایەن هێزێکی سیاسی کە ئەو کاتە بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە بوو کە ئامادەکاریش کرابوو هێزێکیان هێنابوو منتقەی سونیە و قەندیل و ئەوانە کۆنتاکت و ئاگالێکبوون هەبوو لە نێوان ڕێخستنەکان و لە نێوان هێزی پێشمەرگەی ئەو کاتی بزوتنەوەی ئیسلامی. ئێمە وەکو ئیسلامیەکانە ناو شاری ڕانیە چەند هەفتەیەک بەر لە ڕاپەڕین ئامادەکاری تەواوی خۆمان کردبوو بۆی کە چەندین شانەی چەکدارمان دروست کردبوو هەر شانەیەک بریتی بوو لە چەند ئەندامێک. مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی هەموو ساڵێک لە ساڵیادی ڕاپەڕیندا گۆڤارێکی تایبەت بە ناوی مەشخەڵی ڕاپەڕینەوە دەردەکات کە تیایدا ئەرشیفی چەندین بەڵگەنامەی گرنگی سەبارەت بە ڕاپەڕین تێیدا بڵاو کراوەتەوە. هاوکات لەو گۆڤارەدا بەشداربوانی ڕاپەڕین و نووسەران و ڕۆژنامە نووسان خوێندنەوە و شیکاری بۆ بەرئەنجامەکانی ڕاپەڕین دەکەن. گۆڤاری مەشخەڵی ڕاپەڕین لە 2011 ئێمە ئەو گۆڤارە دەردەکەین دیارە خاوەنی امتیازی مەڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامی کوردستانە. ئەم گۆڤارە بۆیە ئێمە دەرمان کردووە ناویشمان ناوە مەشخەڵی ڕاپەڕین بۆیە هەمیشە یادی ڕاپەڕین بە زیندوی بهێڵینەوە کە ئەم مەشخەڵی ڕاپەڕینە ئەم ڕاپەڕینە مەشخەڵەکەی مەشخەڵێکی کەڵپەسەندویە خامۆش نابێ و ناکوژێتەوە و مەبەستمان بۆ کە لە خزمەتێک بە بواری ڕۆژنامەگەری کوردی بەتایبەت لەم سنووردا بکەین. هەرچەندە ئەم گۆڤارە ئێمە بە شێوەیەکی فراوان لە هەرێمی کوردستاندا بڵاوی دەکەینەوە. 29 ساڵ لەمەوبەر خەڵکی ڕانیە بە پاڵپشتی مەفرەزە چەکدارەکانی هێزە کوردستانیەکان دژ بە حکوومەتی بەعز ڕاپەڕین و لە ماوەیەکی کەمدا تەواوی دام و دەستگاکانی حکوومەتیان کۆنتڕۆل کرد و بڵێسە و کڵپەی ڕاپەڕینەکەش بۆ 20 ڕۆژی لەسەر یەک بەردەوامی هەبوو. ڕاپەڕین تەنها ماوەی پارێزگاکانی هەرێمی کوردستانی نەگرتەوە بەڵکو و کەرکووکیش لە دەستی بەعز دەرهێنرا و ئازاد کرا. ڕێنازە سەلان، کەناڵی ئاسمانی پێیام لە ڕانیەی پایتەختی ئازادیەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا عەبدوڕەحمان بەخێر بەگەستێتە لە بەڕێستنەوە دەست پێ بکەین لەو دەست پێ بکەین بۆچی ڕاپەڕین کرا یاخود بڵین خاڵی کۆکەرەوەی خەڵک و لایەنەکان لە ڕاپەڕیندا چی بوو؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرتا سوپاستان ئەکەم بۆ ئەم بەرنامەیە بۆ پیرۆزبایی لە خەڵکی کوردستان
و پێشمەرگە قارەمانەکان و ئەوانەی بوونە قوربانی و سەربەرزی بۆ عایلەی شەهیدان کە ئەوانە دەستی گەوریان هەبوو لە ڕاپەڕینی کوردستان و پیرۆزبایی لە خەڵکی دەڤەری ڕاپەڕینەکەم کە سەرەتا دەست پێشخەری ئەوەیان کرد کە ئەو شەرەفە بۆ ئەوان بێ و سپاس بۆ کاک دکتۆر ڕزگاریش کە بەشدارە لەگەڵمان. دیارە ڕژێمی بەعز ماوایەکی نەیەڵا بوو بۆ ژیان لە هەرێمی کوردستان، بۆیە لایەنەکان وردە وردە ئیعلانی وجودی خۆیان کرد لە بەرەیەکی معارەزەی چەکداری لە شاخ بەرامبەر ڕژێم. دوای چەندین ساڵ کە ڕژێم بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ ڕەندایەتی و هێزێکی داپڵۆسەنەری بوو لە هەرێمی کوردستانە، زیاتر لە چەند هەزار گوندی وێران کرد، مزگەوتی ڕووخان کانیاوەکانی بە چیمەتۆ داپۆشی، خەڵکی زیندە بە چاڵە کرد، خەڵکی لە ئۆردوگاکان کۆ کردەوە، ئەوەی گەنج و بڕای بە ئازادێک هەبواە هەمووی لە زیندانەکانە بوو. ژیان بەڕاستی سەخت بوو، بۆیە هەموو لایەک بیری لەوە کردەوە کە هیچ مەجالێک نەماوە غێری ڕاگەیانی شۆڕشی چەکداری بەرامبەر ئەو ڕژێمە ستەمکارە. بۆیە ئەلحەمدوللا ئیسلامیەکانیش ئەو بۆشایان بە وجودی خۆیان بە فتوایەک کە بەرامبەر ڕژێمی بەعزدایان کە فتواکە چی بوو بڵین؟ بەڵێ فتواکە چی بوو کە فتوای ڕاگەاندنی جیهاد بەرامبەری ڕژێمی بەعز کە ئەو فتوایە بەڕاستی وای لەوە کرد کە مامۆستایان و گەنجان لە سەرتاسەری هەرێمی کوردستان ڕویان کردە شاخ بە چەند قۆناغێک لە قۆناغەکان دواتر لە ئینتیفاازەکە لەگەڵ بەرەی کوردستانیا هاوبەشیان کرد لە دانوستان و ئەگەرەکانی ڕاپەڕین لە هەرێمی کوردستانە. ئەویش بەڕاستی ئەبێ واقعی بین چونکە مێژوویەک هەیە لە دوای 29 ساڵی گەڕینەوە کە ڕژێم سەرکێشەکانی لە دوای 8 ساڵ شەڕی لەگەڵ ئێران دوای هجومی کرد بۆ کویت، ڕقی عالەمی لە خۆی هەستان، هێزەکانی ئەمریکا هاوپەیمانان هەمویان دان بەسەر ڕژێمە، بوویە هۆیەکی گەورە کە گەلەکەمان بە هاوبەشی لەگەڵ جەماوەر و هێزی پێشمەرگەی کوردستان توانیان ئەو فرسەدە بقۆزنەوە ڕاپەڕینێکی گەورە لە هەرێمی کوردستان بەرپا بوو کە ڕژێم خۆی پێنەگیرە. ئەوەی کە پێی ئەوترا هێزی نەما سەرباز و دەسەڵاتەکانی هەمووی کەوتە ژێردەستی جەماوەر و ئەوەی کەم و لایەنەکان خەڵک لایەنەکانی کۆکتۆر زوڵم بوو، دژاتی زوڵم بوو. زوڵم خاڵێکی هاوبەشە لە بینی هەموو لایەنەکانە. ئەگەر مناقشە بکەی ئێمە وەکو ئیسلامی بۆ نمونە دیدی خۆمان هەیە بەرامبەر ڕژێم، لایەنێکی کە دیدێکی خۆی هەیە، بەڵام هەمومان لەسەر نادادی و زوڵمی ڕژێم متتەفق بین کە ئەبێ بە هێزێکی چەکداری ڕوبەڕووی ببینەوە. بەڵێ دواتەگرم و لای بەڕێزت مامۆستاگەر بچینە ڕانیە لای دکتۆر ڕزگار. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەمان دەگە سەرتا لەوە دەست پێ بکەین بە حکمەوەی کە ڕانیە دەواازەی ڕاپەڕینەوە لەوە ڕاپەڕین دەست پێ کردووە ناوچەکە لە ڕووی خزمەتگوزاری و دوای 29 ساڵ بڵین لە ڕووی خزمەتگوزاریشەوە پراوێز خراوە یاخود ئاوری لێ دراوەتەوە؟ بەناوی خوای بەخشندەی میێرەبان سەرەتا سەڵام و ڕێز و حورمەتمان هەیە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام، بۆ کاروانە بەڕێزەکانی و سپاس بۆ ئەوەی بەڕێز و سپاس بە ئامادەبوونی مامۆستای بەڕێز لە بەرنامەکە. هیچ گومان لەوە دانیە کە هەر کەسێک بە چاوێکی واقعبینانە و زانستیانە بڕوانێتە بارودۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تێکرا بە تایبەتیش هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین ئەوە زۆر بە سانایی بەدی دەکا کە ئەو خزمەت گوزاریانی کە پێشکەش بە هاوڵاتیان کراوە لە ئاستی پێویستدانین و بگرە هاوڵاتیان لەو دەڤەرە لەو مەنطقەیە زۆر محتاج و پێویستن بە سارەترین سەرەتایەکانی مافی ژیان و هەتا ئێستا هاوڵاتیانی ئەو دەڤەرە کەمترین پێداویستەکانی ژیان وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ دابین نەکراوە. هاوڵاتیان دوای 29 ساڵ لە ڕاپەڕین ئێستا محتاجی ئەوەن کە کارەبایان بۆ دابین بکرێت کە موچیان لە کاتی خۆیدا پێ بدرێ کە هەتا تۆزێک سوتەمەنیان بۆ دابین بکرێت بۆ ئەوەی کە بتوانن سەرماسۆڵەی زستانی پێ تێپەڕێنن. لە ڕاستیدا بە تایبەتیش ئەو دەڤەرە بە تاکید زۆر بێنازە، زۆر بێ خزمەت گوزاریە و نەک خزمەت گوزاری شایستەی بەخۆی پێشکەش نەکراوە بگرە
سەرەتایەترین خزمەتگوزاری پێشکەش نەکراوە بە بەراورد لەگەڵ تەمەنی ڕاپەڕین کە 29 ساڵی تێپەڕاندۆ پاشانش بە بەراورد لەگەڵ ئەم ژێرخانە ئابوووریە بەهێزەی کە هەرێمەکەمان هەیەی بە تایبەتیش دەڤەرەکە هەیەی بۆیە بێگومانی لەوەی کە خزمەتگوزاریەکان لە ئاسی پێویستدانین و ئەو جۆرە خزمەتگوزارێک کە پێشکەش کراوە سەرەتایەترینن بگرە لە سەرەتایەترینەکانی زۆر محتاجە هاوڵاتیانی ئەوڕە باشە بەس لە ڕوویەوەی کە پێشتر کۆمەڵێک بەڵێن بە ناوچەکە درابوو بۆ نمونە بکرێتە پارێزگایە کەروە لە ڕووی بۆ نمونە کشتتوکاڵی کە بەڕێز داماش پێ لە ڕووی گەشتیاریەوە مەسەلەن پرۆژەی بۆ ئەنجام درێت هیچ پرۆژێکی استراتیژی لەمڕۆوە بۆ ئەو ناوچەیە ئەنجام نەدراوە بە نێودوڵەتیکنی مەرجی کێلش کە ناوچەیەکی بڵین هاوسنوورە لەگەڵ ئێران. دەڤەرەکە پڕێتی لە بنەمای بەهێز بۆ ئەوەیەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەو سۆنگەیەوە خزمەت بە هاوڵاتیان و بە دانیشتوانی ئەو دەڤەرە بکرێت لە گرنگترینیان ناوچە مووقع جوغرافیەکەی دەڤەرەکەیە و پاشانێش سروشتی پێکاتەی دەڤەرەکە کە دەکرێت بکرێتە ناوچەیەکی گەشتیاری گرنگ دەکرێت بکرێتە ناوچەیەکی کشتتوکاڵی گرنگ و لە هەمان کاتیشدا ئەو مەرزی نێودەوڵەتی چێلێ کە دەکەوێتە ئەو دەڤەرە و پاشانێش ناوچەکە ناوچەیەکی استراتیژە لە بینی هەندێک ڕێگە سەرەکیەکانی مەرزەکانی تر لە هەرێمی کوردستان لەگەڵ بە تایبەتیش وڵاتی ئێران بەڵام لە ڕاستیدا هیچێک لەوانە بەهاتوە نەگیراوە هەر بەرپرسێک لە هەر کاتێکدا هەر جۆرە پەیمانێکی دابێت پەیمانەکەی جگە لە قسە و گفتار نەچۆتە بواری کردداری ئەو هەوڵانەی کە دراون هەوڵەکان زۆر لاوازن تا ئێستاشی لەگەڵدا بێت پرۆژەیەکی گەشتیاری ئەوتۆنیە کە سەرنجی گەشتیاران ڕایپێشێ بەرەو لای خۆی لە کاتێکدا کە سروشتەکەی زۆر گونجاوە بۆ ئەو بوارە مەگەر ناوچە گەشتیارە سروشتیەکانی خۆی کە زۆر جار بەهۆی دەستی مرۆڤەوە ئەوانیش زۆرێک لە شێواندن شوێنراون و ئەم زەویە کشتتوکاڵیە بە پیتانەی کە لە سنوورەکەدا هەیە نەتوانراوە سوودی لێ بمێرێ بۆ ئەوەیەوە پرۆژێک کشتتوکاڵی بەهێز لە سنوورەکە پەرەی پێ بدرێ بەڵکو بەشێکی زۆر لە هاوڵاتیان زەویە کشتتوکاڵەکانیان کردوونەتە ڤێلا و زۆرێک لە شوێنی حەوانەوە و دانیشتن بڵین بۆ زیاتر بۆ گوزەرانی خۆیان بەکاریان ناونەک بۆ ئەوەیەوە ژێرخانی ئابووری لە بواری کشتتوکاڵی تێدا بەهێز بکرێت بەشێک لە زەویە کشتتوکاڵیەکانیان نەتوانراوەکو پێویست سوودی لێ ببێنرێت لەبەرەوە هیچێک لەو ڕەهەندە سەرەکیانەی کە لە دەڤەرەکەدا هەیە دەسەڵاتداران نەیانتوانیوە لەو بوارەدا خزمەت بە هاوڵاتیان بکرێت بۆ لە وەڵامێکی زۆر سادە دەتوانین بڵین لەبەرەوەی کە دەسەڵاتداران پلانیان نەبووە بۆ ئەوەی کە بتوانن لەو سۆنگانەوە لەو ڕەهەندانەی کە لە مەنتیقەکەدا خاڵی بەهێزن خزمەت بە هاوڵاتیانی دەڤەرەکە بکرێت. سوپاس دەکەم دکتۆر دواتەگرێن بۆ لای بەڕێزت مامۆستا عەبدوڕەحمان سەبارەت بە ڕۆڵی ئیسلامیەکان لە ڕاپەڕینە بە دیاریکراوی چ ڕۆڵێکیان هەبوو ڕۆڵی گەوریان هەبوو ئیسلامیەکان لە ڕاپەڕین؟ ڕۆڵی سەرەکی ئەو پێش ڕاپەڕین لەگەڵ وڵاتانی دەوروبەر و لەگەڵ معارەزەی عێراقی بە شێوەیەکی گشتی خاڵێکی هاوبەشیان دروست کرد بوو کە بتوانن علاقاتێکی وا دروستکەن کە ڕاگۆڕینەوە و هاودەنگی و هاو هەڵوێستی دروست ببێ و لەگەڵ لایەنەکانی کوردستانی خۆشمان توانرا بیرۆکەیەوە دروست ببێ کە کوردستان نەبێتە گۆمی خوێن کۆمەڵی خەڵک لەگەڵ ڕژێما دەستیان هەبووە و دامەزگاکانی ڕژێم هەن چۆن بتوانرێ کە ئینتیفازەکرا شەڕی ناوخۆ دروست نەبێ هێزەکان بەڕقەوە نێنە ناو جەماوەر بەڕقەوە تۆڵە نەسێنێتەوە لەو کەسانەی کە سەبەبکار بوون بەو ئازارانەی کە لەسەر میلەتەکەمان دروست بووە لەبەرەوە ئەو سەردەمە بزوتنەوەی ئیسلامی لە گەبەرەی کوردستانی توانیان بگەنە ڕێکارێکی گرنگ ئیتیفاقیەکیان ئیمزاکرد بە ناوی لێبوردنی گشتی ئەو ئەگەرانی کە ڕوەدەن ئەگەر شارێ ئەگەر پارێزگای ئەگەر کوردستان ئازاد و چی بکەین لەسەر کۆمەڵی خاڵە ڕێکەوتن کە ئەوە بەڕازی هەوێنێکی بەهێز بوو بۆ هەرێمی کوردستان لە ڕووی ئاسایشەوە کە ئەو هەموو چەکدارانی ڕژێم کە گیران خەڵکی لە زیاتی تۆڵەکردنەوە نان و ئاوی پێدان پەنایانەدان هێزی پێشمەرگە توانیان داڵدایان بدەن نەیەڵن کە زوڵمیان لێ بکە کەوانە بەڕاستی وەکو سەرەتایەک
بووە نەخشە ڕێگایەک بۆ ئاسایش لە هەرێمی کوردستانە. دواتر بیر لەوە کرایەوە کە لەگەڵ لایەنەکانە ئیش لەسەر هەڵبژاردننی ساڵی 92 کرا کە ئەو کاتە وەکو لیستی ئیسلامیەکانی وەکو لیستی ئیسلامی بەشداری کرد لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە کە ڕەدی نەکردوتەوە. بەڵام دیارە نەتیجەکان خواستی ئەمە نەبووە. ئەمەسمەوە سەوکو ئامادەبوونی ئیسلامیەکان چی وەکو جەماوەەر چی وەکو ڕێخسن چی وەکو پێشمەرگەش لە هەموو میحوەرەکانەوە ئامادەکاری تاو کرابوو بۆ ڕاپەڕین. ینی اینجا بەرەنگاربوون و ڕاپەڕین وەکو ئەرکێکی شەرعی دەبین وەکەکی نیشتیمانی و شەرعیتان دەبینی؟ بەتاکید هەم نامە و هەواڵ بۆ ڕێخستنەکان ڕۆی بوو، هەم فتوایان بۆ درابوو، هەم ئامادەکاری کرابوو. ئەتوانمەوە بڵێم کە ئەمە مبالغە نییە. یەکەم هێز بووین لە هەرێمی کوردستانە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە پێش دابەزینی هێزەکانمان لە ناوخوا ڕێخستنەکان توانی بۆیان وەکو شانەی چەکداری زۆربەی معسکەر و هێزەکانی ڕژێم کۆنتترۆلکەن کە ئێمە بووینە خاوەنی هێزێکی تۆکمە بووینە خاوەنی ئیمکانیاتێکی عسکەری زۆر بەهێز. ئەویش لەوە بوو کە ئامادەکاری پێشوەختە بوو، پێشوازێکی گەورەی جەماوەری لە هێزەکانی ئەمەکرا، هەم لە ڕووی زانایانێکی زۆر لە هەرێمی کوردستان، شێخان و پیاماقوڵانێکی زۆر لە هەرێمی کوردستان، گەنجانێکی زۆر لە هەرێمی کوردستان ڕۆیان کردە بنکە و بارەگاکانمان بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و تەرزی چالاکی و جموجوڵی گەشەکردنی ئێمە بەرچاو ئەبینرا. وای لەوە کرد ببووینە هێزێک ڕقەمێک لە ساحەکە ببووینە ڕقەمێک کە ئاماژەی پێکرا هەتا لایەنی ئەجنەبی وەکو UN و وەکو خەڵکی دەوڵەمەند و ئەوانە کە نائەمنیەک ئەگەر دروست بوو بێ لە حاڵەتێکا دزی و جەردەی لە شوێنەکان دروست بوو بێ بەردەمی بارەگاکانی ئێمە لە شارەکانە بوو بە شوێنێکی ئەمین قافڵە و سیارەی پڕ لە خۆراکی هاوڵاتیان کە دوێ ڕاپەڕین ئەو متمانەیە دروست بوو بۆ بارەگەی ئیسلامیەکان کە بۆ نمونە ئۆتۆمبیل و بڵین هینەتەوە یەکگرتوەکان خێرخوازیەکان بێنە بەردەم بارەگەی یانە ئیسلامیەکان. ئەوە شتێک نییە بڵین شانازی پێوەکوێنە بێ هەروە بین، بەڵام جێ ئاماژەیە کە خەڵکیش ئەو پەنایان بۆ هێنا. ئێمە شکرانە بژێری خوای گەورەمانە کرد کە خەڵکی بەدەستێکی ئەمین بەدەستێکی ڕازگۆ بەوە ێزانن کە لانەیەک بێ بۆ داڵدەدانی ئەمنیەت و ئاسایش بۆ سیارە و بۆ مڵک و ماڵی هاوڵاتیان کە ئەوانە بیدایەت بەڕاستی هێزێکی ئاوا لە سەرەتاوە بێتە ناو ساحەیەک بەبێ ئیمکانیات توانی بە کۆمەڵی پرۆژە بچێتە ناو ئیش و کارەکانی. باشە بەسمەوە کۆی کە دەڵێن بۆ نمونە تاڵانی دەستی پێکە هەر لە دوێر ڕاپەڕین ڕاوڕۆ نامرابوو بەڵێ بڵین ئیسلامیەکان لەمڕۆ چۆن مامەڵیان کرد، ینی ئەوان هیچ بەشدارێکیان هەبوو لە ئاودی و کردنی بە وڵاتان نازانم تەلی کارە بە کەرەستەی بەنداوەکان ئاودی وکردنی شۆفەڵ ئەوانە بەڕاستی هەم بڕیاری حیزبی لەسەردرا هەم فتوای لەسەردرا ئەوانە مڵکی گشتین دایرەکان هەتا ئەو وەسائلانەی کە ڕژێم لە دوای خۆی بەجێ هێڵا بوو مڵک و ماڵی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی. ئێمە دەستمان نەبووە لە بڕینەوەی عەمودێک لە بستێ سیمی کارەبا لە ئاودیوکردنی هیچ شتێک لەبەرەوە لەگەڵ ئەوەی شابەڕاستی وەکو فتوایەکی مرکزی لەگەڵ گومرگیشان نەبووین، یعنی هێزێک بینەمانتوانین گومرگدانین لە هەنێ سنوورە دەسەڵاتمان هەبووە. فتوای مەکتەبی فتوای خۆمان ڕێگری لەوەش کردبوو تەنانەت نابێ شتانشکن. ئێمە لەو ڕوانەوە الحەمدوللا ڕابردێکی پاکمانەیە لەگەڵەوەیشا پێمان ناخۆش بۆ ئاسی هۆشیاری خەڵکەکەیش بەڕاستیە بێ لەو مستەوا بواە کە ئەوانەی بە مڵک و ماڵی خۆی بزانیان نەهێڵایە بسووتێنرێن. هەنێک کەس وەکو ئەڵێ ڕاوچی خراو لە ئاوی لێڵام مەلەیەکە، هەنێک کەس بۆ لە بینبردننی دۆسی خۆیان زۆر دام و دەستگایان سووتاند بۆی هەنێ مەلەف کەشف نەبێ. ئەوانە هەبوو حیزبیان سەرکرد هەبوو بێ زۆر شخصێکی باعسی سووتانێ مەلەفی هەبوو بێ بۆی لەناو ببرێت. زۆر ئەوانە لە بیدایەتە ئاماژەی پێدرا، بەڵام ئێمە لەگەڵەوانە بەڕاستی پێمان ناخۆش بووە ئاسی هۆشیاری خەڵکە بێ بزانە بینایەکە سووتێنرێت دوایی هەر میلەتەکە زەرەرەکە چەند خۆش بوو ئێمە وەکو ئەرشیفێکی نەتەوەی هەمان بواە ئەوانەی کە مڵک و وەسایلی حکومت بوو کە جێمایە لە شوێنێکی گەورە هەموویمان کۆکردایەتەوە ماموتای ئێمە ئەوە تا دەستیشمان لێنەداوەکو شوێنێک هەر پاراستمانە بۆ تاریخی خۆمان. بەڵێ سوپاس دەکەم. دکتۆر ڕزگار سەبارەت بەوەی کە بۆچی ئامانجەکانی ڕاپەڕین کە بۆ نمونە دەستی پێکەتە ناوچەکانی گرتەوە خۆی لە دروستکردنی حکوومەتێکی بەهێز پەرلەمانێکی بەهێز دەسەڵاتێکی دادوەری بەهێز
دادەبینەوە بۆچی دوای 29 ساڵ نەتوانراوە ئێمە ئەم دام و دەستگا بەهێزانەمان هەبوو ببێت بڵین. بەڵێ خۆی دەسەڵاتی جێبەجێکار کاتێکە لە ناوەندێکدا دەزەکا بە کارکردن پێویستە بە پلانێکی استراتیژی چەند ساڵە دەستکا بە کارکردن پاشان شەو پلانە ورکاتەوە بۆ پلانی تاکتیکی کە تێیدا کۆی ئەو ئامانجانەی کەمە بەسێتی هەوڵدا بۆ جێبەجێکردنیان بۆ تەحقیقکردنیان بەڵام ئەوەی کە بەری دەکرێت جێگەی داخە کە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە زۆر بێپلان کار دەکەن پلان تەنها بەناو بەوەکو درۆشمەگەر ئاماژی پێ بکرێ گەرنا پلانی حەقیقی و ڕاستەقینە بۆ بەرەو پێشبردنی حکومڕانی لەو دەڤەرەدا بەدی ناکرێت لێرە و لەوێ دوای گۆڕانکاریە جزئیەکان کە بەسەر دەسەڵات و حکومڕانی دادەیان لەلایەن بەرپرسانی حکوومەتەوە ئاماژە بۆ دەکرێت کە بە پلان بەرنامەدا دەڕێژن بۆ بەرەو پێشبردنی ژێرخانی ئابووری بۆ بەرەو پێشبردنی سیستەمی بەڕێوەبردننی وڵات بەڵام لە ڕاستیدا ئەگەر هەڵسەنگاندنێکی زانستیانە و بابەتیانی بۆ بکەی سیرەکەی هیچ بنەماکانی پلانی تێدا بەدی ناکرێت و پاشانیش لە گۆڕەپانی جێبەجێکردندا سیرەکەی پلانێکی نابەجێ و جێبەجێ ناکرێت و بڕی زۆر کەمی لێ جێبەجێ دەکرێت ئەمە خاڵی جەوهریە بەڕایما کە بۆ نەتوانراوە دوای 29 ساڵ لە حکومڕانیکردن بەرەو پێشچوونی ئەوتۆ بەدی بکرێت کە شایستەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت لە هەمان کاتیشدا دووبەرەکی هێزە سەڵاتدارەکان ئەمە خاڵی سەرەکی بووە هەتا ئێستاشی لەگەڵدا بێت بۆنی جۆرێک لە دوو ئیدارەی لەم هەرێمەدا دەکرێت و بۆ ماوەیەکی زۆریش دوو ئیدارەی فعلی لەم هەرێمەدا وجودی هەبووە ئەمەوای کردووەکەوە نەتوانرێ وەکو پێویست دەستی خزمەت گوزاری بگەێنرێتە کۆی ناوچەکانی هەرێمی کوردستان و لە سەروی هەمووشیانەوە لە ڕاستیدا ئەم سیراع و کێشە سیاسێکە لە نێوان هێزە دەسەڵاتدارەکانی ئەم هەرێمەدا بۆ لە هەوڵدان بۆ قۆڕەخکاریکردن بۆ ئەوەی کە زیاتر هەژمونی سیاسی خۆیان بەسەر دەڤەرەکاندا بسەپێنن ئەوە وای کردووە لە ڕاستیدا لەبری ئەوەی کە پلان دابڕێژێ بۆ ئەوەی کە وڵاتی پێ بەرەو پێش بدرێت و دامەزراوە و دام و دەستگا حکومیەکانی تێدا گەشە پێ بدرێت لەبری ئەوە هەوڵدراوە چۆن بتوانرێت هێزە سیاسەکە هەژمونی سیاسی خۆی لە دەڤەرەکە یاخود لە هەرێمی کوردستان و یاخود لە معادلە سیاسیەکان زیاتر بچەسپێنێ و لە سەروی هەمووشیانەوە لە ڕاستیدا گەورەترین گرفت کە بۆتە بەردەم گرفتی سەرەکی لە بەردەم پێشخستنی سیستەمی حکومڕانی لە وڵاتەدا بریتە لەوەی کە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە چوونەتە خانەی بازرگانیکردن و کۆی ناوەندی بازرگانی لە ناو ئەم هەرێمە لەژێر هەژمونی دەسەڵاتدارانی ئەم هەرێمەدا وەکو حیزبی دەسەڵاتدار و لە ناو حیزبەکانیشدا خەڵکانی دەسڕەوشتوی ناو حیزبەکان لە ڕاستیدا دەستیان گرتووە بەسەر کۆی ڕایەڵە بازرگانیەکان بۆیە سیاستمەداران و حکومڕانانی ئەم وڵاتە ئەوەندەی کە بیر لە بەرەو پێشبردننی پرۆژە بازرگانیەکانی خۆیان دەکەنەوە ئەوەندە بیر لە بەرەو پێشبردننی سیستەمی حکومڕانی و پێشکەشکردنی خزمەتی شایستە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناکەنەوە زۆر باشە بەس دەتوانین گرنگترینەوە هۆکاران کە نەتوانراوە دوای 29 ساڵ لە حکومڕانی خۆماڵی ژیانی شایستە بەڵێ بەس دکتۆر سەبارەت بەوەی کە ئێمە ئەگەر مەسەرەن دوای 29 ساڵ بەڵێنەوەی کە ناو دەبرێت بە حکوومەتی هەرێم یعنی چ زۆرە حکوومەتێک کە مەسەرانی خەڵک پرسیار بکگەر بۆ نمونە ئاو دۆکو پێویست نەبێ ڕێگا و بان کارە بە نەوتی سپی بانزین یعنی تاوای خزمەت گوزاریەکان یعنی دوای 29 ساڵ ماوەیەکی زۆر نییە کە نەتوانرێت بەداهاتێکی زۆرەوە ئەم خزمەت گوزاریانە بۆ هاوڵاتیان دابین بکرێەوە قەیرانی موچەمان هەبێ بڵین دوای ئەو 29 ساڵە لە ڕاستیدا هەر بە هیچ پێودانجێک بە هیچ پێوەرێک ئەم و هیچ کەسێک ناتوانین کوڕی لە شکستی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا بکات جا هەر کەسێک پاسا بۆ چۆنیەتی ئەم شکستە دێنێتەوە شتێکی ترە ئەگەرنا دوای تەمەنی 29 ساڵ هێشتا ئەو کەسانێکەوە لە سەردەمی سەرەتای دەسەڵاتی حکومڕانی لەدایک بوون ئێستا گەیشتونەتە تەمەنی پێگەیشتن وەکو ژیانی مرۆڤ وەکو تاچێکە
لە منداڵیەوە دەستی پێکردێت جا جای سیستەمی حکومڕانی لە دنیای پێشکەوتوودا لە وڵاتان زۆرێک لەو سیستەمانە کە گۆڕانکاریان بەسەردا هاتووە لە ماوەیەکی زۆر کەمدا توانیویانە خزمەتی زۆر باش و شایستە بە هاوڵاتیانی وڵاتەکەی خۆیان بکەن و سیستەمی حکومڕانی بە ئاستێک بەرەو پێشبەرن کە لە هەموو دنیا ئاماژەی بۆ بکرێت زۆرن ئەو وڵاتانێکەوە توانیویانە لە ماوەی زۆر کەمتر لەو تەمەنەی کە حکوومەت یاریمی کوردستان هەیەی توانیویانە شەقڵێکی باش بە سیستەمی حکومڕانی خۆیان بدەن بەڵام وەکو باسمان کرد لە ڕاستیدا نەبوونی پلان و پاشانی و قۆڕەخکاری و جۆرێک لە هەژمونی حیزبی و ئەوانە وای کردووە کە لەم هەرێمەدا بیر لەوە نەکرێتەوە کە کەمتر بیر لەوە بکرێتەوە کە هەوڵ بدرێت بۆ پێشخستنی ژیانی خەڵک و پێشکەشکردنی خزمەت گوزاری جێگەی سەرسوڕمانە بەڕاستی دوای 29 ساڵ لە حکومڕانی خۆماڵی هاوڵاتیانی ئەم وڵاتە هێشتا محتاج بن بەوەی کەوە سوتەمەنی دابین بکرێت محتاج بن بە ئاوی خواردنەوە محتاج بن بە کارەبا محتاج بن بە ئەم سەرەتاییترین پێداویستەکانی ژیانی مرۆڤ کە ئەوانە لە دواکەوتوترین وڵاتانی دنیادا بە نسبەی زۆر زیاتر لە هەرێمەکەی ئێمەدا بوونی هەیە. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر سوپاس دەکەم بەڵێ دواتر دەگەرم بۆ لای بەڕێزت سپاس دەکەم مامۆستا عەبدوڕەحمان بگەرم بۆ لای بەڕێزت سەبارەت بە ئیسلامیەکان و سەبارەت جگە لە لایەنی ڕۆڵی لە ڕاپەڕین لە چەکداری لە ڕووی خێرخوازیشەوە لە ڕووی سەروبەندی ڕاپەڕین ڕۆڵێکی کاریگەریان هەبوو؟ ئێمە الحەمدوللا پێش ڕاپەڕین تەنها لایەنێک بووین لە هەرێمی کوردستان کە دەستگای خێرخوازیمان هەبووە بۆ منداڵانی هەتی و بۆ پێش ڕاپەڕین لە ڕاپەڕینیش ئامادە بووین بە ئیمکانیاتێکەوە دابەزین لە زۆر شوێنە کە پێویست بۆ شیر بۆ منداڵ و خۆراک بۆ هەژاران دامی منداڵی هەتیومان کردووە کەوانش هەمووی بە وەسایق بەوانە هەمانە دوای مدەتێک لە ڕاپەڕین کە کۆڕەوە جەماورێکە کە دروست بوو لە هەرێمی کوردستان ئێمە دامێکی گەورەی خەڵکی هەرێمی کوردستانمان کردووە کە ئێمە ئامادەکاریمان هەبووە تەنها لایەنێک نەبووین لایەنێکی چەکداری لایەنێکی خێرخوازی بووین لایەنێکی بانخوازی بووین لایەنێکی پەروەردەیی بووین لایەنێکی کۆمەڵایەتی بووین لە هەموو جنگەکان توانیمانە کاری خۆمان بکەین خزمەتێک بە خەڵکی کوردستان بکەینەوە بەردەوام ئەو پرۆژانەش توانیمانە دەستی دەرەکی خێرخوازانیش لە عالەمی ئیسلامیەوە بینە هەرێمی کوردستان کە ئەوە سەرەتایەک بووە کە توانیمان هەم دەنگی مەزلومێتی میلەتی کورد بگەینە دەرەوە هەم بتوانین دەستی کۆمەکی و هاوکاریان بگەینە هەرێمی کوردستان کە چەندین مزگەوت و مەکتەب و منداڵی هەتی و پرد و مەشروعی بیر و ئاوی خواردنی ماڵان و ئەمانە زۆر بەڕاستی پرۆژەیەک بوون لە هەرێمی کوردستانە ڕێکخراوە ئیسلامیەکان دەستی گەورەیان لەو مۆزوعانە هەبووە الحەمدوللا ئێمە پێشەنگی ئەو پرۆژانە بووین. بەڵێ بەس وەکو بڵین پێشمەرگە دێرینەکانی ڕابوونی ئیسلامی وەکو بڵین بەگشتی شەیدەکانی هەموو شەیدەکانی جگەر ڕابوونی ئیسلامی ڕەنگە پراوێستکراومز بە تایبەتی شەیدانی ڕابوونی ئیسلامی و پێشمەرگە دێرینەکانیش لەلایەن حکوومەتیشەوە پراوێستکراون بۆ نمونە خەڵکێک هەیە پێشمەرگەی دێرین ڕابوونی ئیسلامی بێت خانەنشینی بۆ نەکرابێ ینی وەکو خزمەتی حساب بۆ حساب نەکرابیە و سەردەمە زۆرمان هەیە خۆی یاسا دەرچووە لە هەرێمی کوردستان بۆ پێشمەرگە دێرینەکان بەڵام یاساکە پێویستی بە هەموار هەیە پێویستەکە کۆمەڵێک خاڵی واقعی ئیتیا بەرجەستە بکرێت کۆمەڵی پێشمەرگەمان هەیە لە هەرێمی کوردستانە پێشمەرگە دێرین بوون موچیشیان نەبوو وفاتیشیان کردووە هیچ ئیمتیازێکیان وەرنەگرتووە لەبەرەوەی شەهیدی سەنگەر نەبوون پێویستەکە ئەمە بەڕاستی هەموار بکرێتەوە کۆمەڵی پێشمەرگەمان هەبووە فەرماندە بوون شەهید بوون بە پێشمەرگەی ئاسایی نووسراون کۆمەڵێک پێشمەرگەی دێرینمان هەن بە خانەنشینەکەشیان بۆ نەکراوەندێکیان هەر بۆیان نەکراوەی بیداد باسم کرد ئەوانی کێش کە بۆیان کراوە پلیان بۆ نەبەسراوە پێشمەرگە دێرینەکانی کێشمان دنکەیەکیان یعنی پلیان بۆ بەسراوە هەمووی بە پێشمەرگەی سادە نووسراوە و ئێمە ئەتوانم بڵێم تەنها لایەنێکین لە کوردستانە یەک خانەوادەی شەهیدمان نییە خانوویەکیان شوقەیەکی پێدرابێت تا ئێستا وەکو شەهیدەکان وەکو پێشمەرگەی دێرینیش بەمان شێوە بەڵام
لەگەڵەوەدا ئێمە خوازیاری ئەوەین ڕێکخراوێکی سەرتاسەری بۆ پێشمەگە دێرینەکان لە هەرێمی کوردستان دروست ببێت. کوردستانی ڕێکخراوێکی سەرتاسەری بڵێن سەرتاسەری نییە، بەڵام لە منتیقەی سلێمانی هەیە ئێمە بەشدارین، بەڵام بەشداریەکە وەکو پێویستیش نییە هێشتا هەوێ بۆ پێشمەرگەکانی ئێمە نەکراوە، هێشتا ئیمتیازانەی کە هەن پێویستەکە لە کۆنگرە و کۆنفرانسەکانە پەیڕۆ پرۆگرامێکی دۆکمەی سەرتاسەری دروست بوێ، هێشتا و ڕێکخراوە دروست نەبووە. ئومێد دەکەین بە هەموو لایەکمانەوە بتوانین، چونکەوە پێشمەگە دێرینانە ئەگەر بێت و هاوڕێی بن کۆبوونەوە کۆنفرانسی خۆیان بەسن لەو وەزع ڕازی نین کە ئێستا هەیە، بۆ چونکە خەباتیان بۆەوە نەکردووە کە ئێستا خەڵک گلەیی هەبێ، خەباتیان بۆەوە کردووە خەڵک ئاسوودە بێ، خەڵک ستایشیان بکە، خەڵک بڵێ ئەمانە ڕۆژگارێک گیانی خۆیان خست بە سەر لە پیدەستیان. ئەو هەموو دەریایە خوێندراوە لە هەرێمی کوردستان. ئەگەر بێت و پێشمەگە دێرینەکانی لایەنەکان و کەسی و کاری شەیدان دەرفەتیان بۆ بڕاخسەنرێ، ئەتوانن فشارێکی گەورە بن بە هەمویانەوە لەسەر دەسەڵاتی جێبەجەکە لە هەرێمی کوردستان کە خزمەتەکانی زیاتر بکات. سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە، هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنە. 0 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە، بۆیانینی لای تاکە، زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە، نینی تامیز ڕۆشتیە، هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە، لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە، بۆن و ڕەنگی هەمە جۆرە، شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. دکتۆر ڕزگار گەرەم و لای بەڕێز سەبارەت بە ئاکارەکانی باعث لە دوای بڵێن ڕاپەڕین لە حکومڕانی کوردی بڵێن لابران یاخود تاکو ئێستاش بەشێک لە ئاکارەکانی باس چۆکو سیستەم چۆکو بڵێن زوڵەم چۆکو ئەوەی کە خزمەت بە چینێکی دیاریکراوە بێت ئەمانە لە کوردستان هەرماون لە حکومڕانیدا؟ بەڵێ ئەگەر ئێمە سەیری هۆکارەکانی ڕاپەڕینی خەڵکی کوردستان بکەین لە ڕابردوودا دژێ ڕژێمی حیزبی بەعەس، دەتوانین ئاماژە بە گرنگترین ئەو هۆکارانە بکەین لەوانە بۆنی ستەمێکی دادگەر، بەو مانایە کە ستەمی حیزبی بەعەس بە دادگەری بەسەر هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا دابەشکرا بوو، بەڵام ئێستا لە ڕاستیدا ئەستەمەکە بە ئەندازەیەک لە جۆرێک لە هاوڵاتیان دەکرێت و خزمەت بە جۆرێک لە هاوڵاتانی تر دەکرێت. پاشان ئەم دەسەڵاتی حیزبی بەعەس لە کاتی خۆیدا وەکو مامۆساش ئاگادارەوە کۆی بینەرانیش ئاگادارن کە دەرفەتی دەربڕێنی ڕای ئازادی بە هیچ شێوەیەک بۆ هیچ تاچێک نێشبەوە و هەستی مرۆڤبوونی لای خەڵک زۆر لاواز کردبوو و زۆرێک لە جومگەکانی ژیانی خەڵکی لە ژێدەستی خۆیدا قۆرەخ کردبوو. پاشانیش کۆمەڵێک هۆکاری تێرکەوای کردبوو شوناسی نەتەوەی لە نەتەوەکان دەسەندەوە، پاشان
بە هەموو شێوەیەک جینۆسایدی بەرامبەر بە نەتەوە و میلەتانی خۆی دەکرد. ئێمە لە ڕاستیدا ناتوانین و ناکرێت بەراوردی دەسەڵاتی هەرێمی کوردستان کە دەسەڵاتێکی خۆماڵی حکوومەتێکی خۆماڵیە بە حکوومەتێکی دکتاتۆری فاشستی سەردەمی 30 ساڵ بەر لە ئێستا و زیاتر لە 30 ساڵ بەر لە ئێستا بەراورد بکەین. بەراوردەکە بەراوردێکی نابەرامبەرە و ناشایستەیە. ئێمە دەتوانین بڵێین سەرباری ئەوەی کەوا ئەم دوشتە دوشتی نابەرامبەرە لە بەراوردکردندا کە بەحساب ئەم دەسەڵاتی ئەمڕۆی ئێمە دەسەڵاتێکی خۆماڵیە، دەسەڵاتێکی دیموکراتیە، دەسەڵاتێکە هەوڵ دەدا کە لەگەڵ هاوڵاتیانیدا بە شێوەی مرۆڤبوون و هاوڵاتی بوون مامەڵە بکات، بەڵام لە ڕاستیدا جێگەی داخە بەشێک لە سیما و لە شێوازە دروستەکانی سەردەمی دەسەڵاتی حیزب باس ئێستاش بە شێوەیەک لە شێوەکان بەری دەکرێت. یەکێک لەوانە ئازادی بیرروڕا، بڵێ ئێستا ئازادی بیرروڕا لە چاو سەردەمی حیزب باس بە هیچ شێوەیەک بەرامبەر ناکرێت، بە ئەندازەیەک دابین کراوە، بەڵام ئازادی بیرروڕا لە چاو ئەو دەسەڵاتی ئێستا و دەسەڵاتی حکوومەتێکی پرۆفیشناڵی مۆدێرنی دیموکرات خۆی ناوزەت بکە، حکوومەتێک کە پێی وابێ حکوومەتێکی سیکۆلارستە، پاشان پێی وایە حکوومەتێکی خۆماڵیە، لەو زەمەنەی ئێستادا ئەم ئازادی ڕادەربرینە بە ئەندازەیەکی زۆر دەتوانین نقصانی بڵێ نقصانی هەیە. هەر خەڵکی هەتا ئێساشی لەگەڵا بێ لەم هەرێمە لەسەر ئازادی ڕادەربرین جۆرێک لە نامراو دەکرێت، جۆرێک لە شوێنبزر دەکرێت، جا بە نسبە لێرە و لەوێ لەوانەیە نسبەکەی جیاوازی هەبێ. پاشانیش خەڵکی دژی بێدادی دژی ستەم لە سەردەمی حیزب بەعزا ڕاپەڕی. ئێستا ئەوە نادادگەری و جۆرێک لە سەم جۆرێک لە قۆرەخکاری سیستماتیک دەتوانین ئێستا بەدی بکەین لە ناو واقعەکە کە ئەوە بەڕاستی تۆختر بێ لە سەردەمی پێشخۆی کەمتر نییە. گەندەڵی نسبەی گەندەڵی ئێستا بۆ بەهەدەردانی سامانی خەڵک سامانی گشتی ئێستا نسبەی زیاتر نەبێت، کەمتر نیە لەو زەمەنە. پاشانێش هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕاستیدا پێویستیان بەوەیە کە لە ئاسی ژیانی شایستەی خۆیان بەرامبەر بە قوربانیدانەکانیان لە ڕابردوو بەرامبەر بە داهاتی وڵات و ژێرخانی بەهێزی وڵات خزمەتیان پێ بکرێت. بۆیە لەو ڕوانگانەوە سەی دەکەی بەشێک لە سیماکانی شێوازی حکمڕانی زەمەنی پێشوو بەدی دەکرێت و پاشان خزمەتکردن بە چین و توێژێکی دیارێکرا و لە بیرکردنی خەڵکانی تر بەگشتی ئەوەش جۆرێکە لەو سیمانەی کە لە زەمەنی پێشوودا هەبوو بە ئەندازەیەکی باشش ئێستا وجودی هەیە. بەڵێ سپاس دەکەم دکتۆر، دواتر ئەگەر مەجالە بوو دێنەوە لای بەڕستان. مامۆستا عەبدوڕەحمان سەبارەت بەوەی کە دەدوای ڕاپەڕینەوە مەسەن خەڵک هەر لە ڕاپەڕینەوە ئەمانجێ و کە حکوومەتێکی خزمەتگوزار و دادپەروەر و هەبێت، بەڵام بۆچی ئێستا دوای 29 ساڵ خەڵکی کوردستان لە سەڵاتداران بێزارن؟ بەڕاستی هۆکارەکەی گەڕێتەوە بۆ بیرکردنەوەی لایەنەکان، چونکە ئەو لایەنانە بێ لە سەرەتا چۆن لە ئینتیفاڵزەکە هەمومان بەرەیەک بووین بەرامبەر ڕژێم. ئەگەر پێشمەرگەی لایەنێک برینار بوو هەیە لایەنەکەی کەی کرد بە کۆڵەوە ئەیگاندە شوێنێکی ئەمان، ئەگەر نانی پێنەوە هاوکاریە کرد دامیە کرد، چۆن ئەو متمانە دروست بوو، چۆن ترس لەوە دروست نەبوو لایەنەکان لە پشتەوە بدەن لە یەکتری، خەنجەر لە پشتەوە بدرن لە پشتی یەکتری، چۆن هەمویان بەرامبەر ڕژێم هەمویان سنگیان بەرە و تیری دوژمن ڕاگرتە بوو. ئەو جەوە بە خودی لایەنەکان خۆیان دروست بوو. ئێستا بەڕاستی هەستەکەی مراجعەیەکی زۆری پێویستە، بە تایبەتی لە هەرێمی کوردستانە کە لایەنەکان هەموو لایەنەکانە بۆ سەڵاتداران بڵێن هەردوو لا پێویستەکە بەرپرسیارەتێکی بکەوێتە بە تایبەتی لە مەسلەی حکومەتداری و مەسلەی معارەزە بوونە. ئەوانەی کە لە حکومەتان پێویستەکە دیدێکی ئیجابیان بۆ معارەزە هەبێ، بەو شێوە کە هەستکەن تاواکاری یەکترین، ئەوان چاودێرێکن دەوڵەمەندیانەکەن ڕەخنەکانیان بە دیاری پێدەن بۆ ئەوەی خۆیان چاکەن و هاوڵاتی سوود لە مۆزوعە ببینێ، و ئەوانەیشی کە معارەزان چۆن بتوانن بە شێوەیەکی ئیجابی جەوێ دروستکەن کە پەیامەکانیان وەرگیرێ
ناکرێ هەر ڕەخنە بگیرێت و پەیامەکانی نەگا پێویستەکە بە هەردوو لاوە کە ئێستا جەوێکی لەبارتر هەیە تقریبان لەم یەک دوو مانگی دوایە کە لایەنەکان لە هەرێمی کوردستانە لە سەرۆکاتی هەرێم بۆ پرسەکان کۆبنەوە و مناقەشەی هەنیشتەکەن هەم لەگەڵ حکوومەت و هەم لەگەڵ پەرلەمان و حیزبەکان سەرۆکاتی هەرێمە کە ئەمە نقطەیە کە ئەکرێ ئەمە ئیشی زۆر وردی لەسەر بکرێ چونکە ناکرێ بە گیانی ڕقەوە مامەڵە لەگەڵ یەکتریا بکرێ یعنی ئەو تەبایی و پێکەوبوونەوەش تا بەسەرەنگەندەڵی بنەبڕ نەکرێ شەراکە دروست نەبێت دروست دەبێ بڵین ئەوێنی ئەم تەبایانی ئەگەر لایەنەکان بێ کۆبن بەتەکید آخر چۆن وا لەوە کرێت کە تۆ بۆ نمونە ئەگەر دەرمان بێگە دەردێک لەوێ هەبێت چۆن ئەم دەرمانی تۆ نەدرێ لەو دەردە چۆن چارەسەرە بێ یعنی پێویست بەوە کاوە وتێکی مامی شافعیە یعنی چۆن ئیش لەسەرەوە بکەین بەڕاستی ئەم پەیامانەی کە ئێمە پێمانە بگا بۆ نمونە مۆزوعی حەزرەتی یوسف عەلەیهی سەلام یعنی کۆمەڵێک پەیامی جوان لە داستانی ئەوە هەیە کە بەشداریەکە لە دەسەڵاتێک بە تەواوی شێواز ئەگۆڕێ بەڵام ئیشی لەسەر ئەوەیە متمانەی خۆی لە ناو دەسەڵاتەکە تا ڕۆژ بە ڕۆژ بەهێزترە بێ ئەم عەلاقاتە لە بینی حیزبەکانە زۆر پێویستە کە ئێمە بەڕاستی بۆ نمونە لایەنێکی معارەزەین لە حکومەت هابین هەمان دیدمان بۆ معارەزە بوون هەیە لە معارەزا بووین هەمان دیدمان بۆ حکومەت بوون هەیە لە ئیشا ئەم تەسەور و بۆچوونانە پێویستەکە بەڕاستی وا لەوە بکەین مقابل تێگەێنین ئەو وا نەزانێ بڕیارەدا و حساب بۆ کەس ناکە ئێمەش ڕەخنەی خۆمان بگرینەوە بزانین هەر بە ڕەخنەگرتنی شەڕ لەو بینە میلەتەکە زەرەکە پێویست بەوەکە ئێمە پەیامێکی تازەمانە بێت لە یادی ڕاپەڕینە بگەڕێنەوە بۆ ئەو هەستەی کە سەرەتای ڕاپەڕین لە هەرێمی کوردستانە بەرجەستەمان کردو چونکە پێش دۆستایەتی خۆمان هیچ کەس دەرکە و دۆستمان نییە پێویستەکە ئەو دۆستایەتیە بەهێزترکەین کە ئەو کەش و هەوایی کە ئێمە ئەیبینین مەترسێکی زۆر لەسەر هەرێم هەیە و ئامادەکارێکی پێویست نێتەنانێت بەرهەمبەر میکرۆبێکی بچکۆلە کە هەموو هەرێمی خەریکە ناوەتە لەرزەوە پێویستەکە ئێمە احتیاطێکی گەورەتر بۆ خۆمان بکەین دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بخەینە ژێر پرسیار وەکەوەی کاک دکتۆر ڕزگاری شوی جەنابیش پرسیارەکە کرد 29 ساڵە بۆچی واین یعنی ئەکرێ ئێمە عمرێک سەرف بوو بێ هێشتا لە سەرەتابین بۆ ئەم پرسیارانە بەڕاستی کۆمەڵێ پرسیارن جوابیشان هەیە یعنی ناکرێ بەسەریان نابڕۆین ئەگەر ئەمانە هەمووی مۆزوعێکی سلبی بوو بن خود لایەنی ئیجابیش هەیە ما بێ واقعی بین هەنێشتی ئیجابی لە هەرێمی کوردستانە هەیە بەڵام چۆن سلبیاتەکان کەمترکەینەوە بەرەو نەبانیان بەرین بەڵام ئیجابیاتەکان بەهێزکەین ئەمانە بەڕاستی پێویستەکە بە پرۆژە و بە نەخشەوە بە تایبەتی لایەنەکان لە پەرلەمانی کوردستانە عقلێکی گەورە بن و تەنسیقێکی گەورە لەگەڵ حکوومەتی هەرێما دروستکەن چۆن ئەو مشکیلانە کە هەیە ئەیبینن ئەنجا بە عقلێکی سەلیم دانیسن چۆن چارەسەریکەن لەبەرەوە ئێمە بەڕاستی لە ساحەیەکە ئیشەکەین تەنیا ئەوە نییە چالاکی حیزبی بکەین ئێمە ئەمانەوێ ئەو کەشتەی کە هەیە لە ناو ساحەکە هەمومانیتیایە کونیتیانە بێت چونکە کە کونیتێ بۆ هەموویتیایە غەرقە بێ باش بەس خۆی دەسەڵاتدارن بە گەندەڵی و نەعادالەتی کونیان تێ نەکرد کونەکانی زۆر گەورە بەتەکید یعنی وەکو باسم کرد لە خاڵی پێشوە پێشمەرگە دێرینی لایەنەکان لە بۆ نمونە لە پێشمەرگەی دێرینی حیزبی شوعی پرسە ڕازی بە وەزعاڵێ نەخێر لە دانێکی پارتی پرسە لە یەکێتێک پرسە ڕازی نییە ئەم ناڕازیانە ئێمە ئەبێ بزانین خاڵی هاوبەشمان هەیە لەگەڵ کۆمەڵی خەڵکیکە ئەمانە چۆن بکەینە نقطەیەکی فشار کە ئێمە بڵێن ئەم خەباتە ئەم میلەتە ئەم لایەنانە بۆ ئەویان نەکردو ئێستا خەڵکێک لە دەسەڵاتە بەڕاستی هیچ حسابێ بۆ خەڵکە ناکە ئەمانە نقطەیەکەن پێویستی بە مڕاجعەیەکی زۆر هەیە سپاس مامۆستا دکتۆر ڕزگار سەبارەت بە گەندەڵی پێدوایە تا چەند ئەو گەندەڵی کە هەیە کە ڕەنگە ئێستا شێوازەکەی گۆڕابێ پێشتر مەسەن لە تەلڤیزیون و محاولە دزین ئێستا بووە بە مەسەلەی نەوت و گۆڕانکاری تێدا کراوە تا چەند هەڕەشەیە لەسەر مەسەرەن ئامانجەکانی ڕاپەڕین ئەو دەستکەوتانی کە ڕاپەڕین بەدیاتن ئەگەر چارەسەرێکی بۆ نەدەوزرێتەوە گەندەڵی خۆرکەی ئیدارەیە خۆرکەی بەڕێوەبردنە لە هەر سیستەمێکی بەڕێوەبردندا وجودی هەبێت وەکو خۆرکە وایە بەجیانی ئەم سیستەمی ئیدارێدا دێتە خوارەوە بۆیە پێویستە لەسەر دەسەڵاتداران دیراسەیەکی ورد بکرێت بۆ هۆکارەکانی دروستبوونی گەندەڵی و پاشانی چۆنێتی بنەبڕکردنی و بەرنامە دانان بۆ ئەوەی کەوا چۆنێتی بە گشتدا چوونەوەی ئەو گەندەڵیە و چارەسەرکردنی لەبەرەوە
بەتاکێت ئێستا نسبەی گەندەڵی نسبەیەکی زۆر بەرزە نوکڕی لێ نەکراوە لەلایەن هیچ کەسێکەوە هیچ ناوەندێکی هەڵسەنگاندن یاخود دیراسە و توێژینەوە ناتوانێت نوکۆڵی لە بوونی ڕێژەیەکی باش لە گەندەڵی لە شێوازی بەڕێوەبردننی وڵاتدا بکات بە تایبەتێش سەرچاوە داهاتە سەرچەکان کە ئێستا وجودیان هەیە جاران ئەگەر سەرچاوەکانی داهات لە هەرێمدا سەرچاوەیەکی بە ئەندازەیەک لاواز بوون لە ڕاستیدا سەرچاوەکانی ئێستا سەرچاوی زۆر گرنگە زۆر بەبایەخن و گەندەڵی تێداکردنیان لە ڕاستیدا داهاتووی ئەو میلەتە دووچارێ شکستێکی زۆر دەکاتەوە ئەو بێئومێدی کە ئێستا لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستاندایە هۆکاری هەرە سەرەکی بریتە لە گەندەڵی دەرەنجامەکەی نادادگەری لێ دروستە بێت ڕۆیشتنی گەنجان بەلێشا و کۆچکردنیان و بەجێهێشتنی وڵات لەلایەن گەنجانەوە کە گەنج تاقەیەکی پێویستی بەهێزی ناو کۆمەلگایە کە دەکرێت دەسەڵات سوودی لێ بینێ بۆ بەرەو پێشبردننی وڵات بەڵام سێدەکەی گەنجەکان و بە شێوەیەک بێئومێدکراون کە هیچ دڵیان بە وڵاتەکەی خۆیان خۆشنەوە بەڵکو بیر لەوە بکەنەوە کە وڵات جێبێڵن و بەرەو هەندەران کۆچ بکەن و بەشێکی باشیان لە دەریای ئیجە و لە سەحرا و لە شوێنە جۆرا و جۆرەکان دووچاری مەترسیژیانیان ببنەوە ئەمانە لە ڕاستیدا هەمووی لە دەرەنجامی گەندەڵی سیستەمی حکومڕانی سەرچاوە دەگرێت. بەڵێ دکتۆرەگە بە کورتی وەڵامی و پرسیارشم دەتێت بە کورتی بێ سوپاس دەکەم سەبارەت بەوەی کە لە زۆربەی شۆڕشەکان مەسەن ڕەنگە بەرهەمی شۆڕش یاخود دەستکەوتەکان بەدەستزیرێن ئێستش پێ دوایە هەندێکیان دەزراون لەلایەن کۆمەڵە خەباتەکە بۆ کۆمەڵی خەڵک بوو بێ کۆمەڵە خەڵکی دیاریکرا و سوودمەند بوون بە کورتی بێ سوپاس دەکەم. بەڵێ ئەوەی کە بەدی دەکرێت ئێستا لە هەرێمی کوردستاندا بەڵێ ئەو دیاردەیە وەکو سیمایەکی گەشت سیمایەکی دیار کە دەڵێن گەشت مەبەسمان لە دیارە دیار و ڕوونە بە سیستەمی حکومڕانی ئەم وڵاتە کە بەڵێ دەستکەوتەکانی ڕاپەڕین ئەرچێک بوو لە سەرشانی کۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو زەمەنەدا بە کۆی لایەنە سیاسیەکانەوە بە کۆی هێز و تەوژمە جۆرا و جۆرەکانەوە کە لەو کاتەدا وجودیان هەبووە هەرێکیان بەڕێژە و نسبەی خۆی ناڵێن وەکو یەک بەڵام دوجار دەستکەوتەکانی ڕاپەڕین لەلایەن هەندێک لە کاراکتەرەکانی سەردەمی ڕاپەڕین قۆرەخ کراوە و دەتوانین بڵێن دەستکەوتەکانی دزراوە و خەڵکانی تریشی لێوێ بەش کراوە ئەمە وای کردووە کە خەڵکی بە شێوەیەکی گشتی چ هێزە سیاسیەکان چ تەوژمە جۆرا جۆرە کۆمەڵایەتەکان چ کەسە ئەکادمیەکان چ گەنجەکان بە شێوەیەکی گشتی دڵیان بە شێواز و سیستەمی حکومڕانی وڵات خۆش نەبێ بۆیە ناتوانن دڵسۆزی بەخەرجبن بۆ ئەوی کەوا بتوانن بەشێک بن فاکتەرێکی بەهێز بن یاخود پۆزەتیڤن لە پەرەو پێشبردننی سیستەمی حکومڕانی لە وڵاتدا. بەڵێ سوپاس دەکەم ئێمە دوقسەد وەکو چۆن پێ دوای 29 ساڵ دەکرێت جارێکی تر دەسەڵات و میلەت ئاش بنەوە دەسەڵاتداران چی بکەن بۆی کە میلەتیان لەگەڵ ئاش بێتەوە بەڕێزوتت میلەت ئێستا لە دەوڵەتی و دەسەڵاتیش لە دەوڵەت خۆی لە هەر کاتێکا کێشە مەشاکل زۆرە بێت لە هەر کاتێکا بێمتمانەی زۆرە بێت لە هەر کاتێکا ناومێدی گەندەڵی ئەو کێشانەکە زۆرە بن ئەو لایەنەی کە وجودی خۆی ئەبینێتەوە لە ناو ئومێد و ئایندە و ئاسۆیەکە کە مژدەوەخش بێ بۆ خەڵکی چیەکە ئەرکی بەرپرسیارەتی خاسەشانی خۆی ئەڵێ ئەبێ من بم ئەو لایەنەی کە بتوانم ئومێد بۆ خەڵکی بگەڕێنمەوە من بم بتوانم دەنگە ناکۆکەکان بەیەکەوە کۆکەمەوە من بم بتوانم کێشەکانی جەماوەر خاڵبەندی بکەم و لە لایەنی پەیوەندیدارا بیکەمە فشار بەسەر خەڵکەوە بۆیە ئێمە بەڕاستی هەتا ئەوانە ببینین دەوری خۆمان زیاتر و مەسئولیەتی خۆمان هەم مەسئولیەتێکی دینی هەم مەسئولیەتێکی ئینسانی زیاترە لەسەرەوەی کە کێشەکانە بینین و خەڵکیش بەڕاستی کە ئومێدی بە ئێمە هەیە ئەڵێ کاکە ئەمانە پەیامێکن ئەوانە قسەی دڵی ئێمەکەن بۆیە ئێمە بەڕاستی ئومێدمان بەوە هەیە لە داهاتوویشا بەردەوامە بین لەسەرەوەی کێشەکانی خەڵک هەمووی کۆکەینەوە و بیکەینە خەمی خەڵک بین بەشانی خۆمانە. زۆر سپاس بۆ بەڕێزان مامۆستا عەبدوڕەحمان عەبدوڕەحیم پێشمەرگەی دێرینی ڕابوونی ئیسلامی زۆر سپاس دەستەوەی سەرکی هەروەها لە ڕانیەوە دکتۆر ڕزگار قادر بەرپرسی مەڵبەندی ڕانیەی کۆمەڵی ئیسلامی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.